کۆبوونەوە ناسایەکی سبەینی پەرلەمانی کوردستان بۆ هەموارکردنەوەی یاساکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و خوێندنەوەی دۆم بۆ پرۆژە یاسانە. ئێستا ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستانمان لەگەڵ کاک فەخرەدین سڵاوت لێبێ شەو باش. لە هەر بارودۆخێکە لە هەر ئەگەرێکە سبەینی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە ناسایەکەی خۆی ئەنجام دەدات هەموو ئامادەکاریەک کراوە؟ بەلای خۆی بەخشندەی مێرەبان سڵاو لە بەڕێزتان و لە بینەرانی بەڕێزی NRT. لە ڕاستیە ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بڕیارماندا کە ڕۆژی چوارشەممە کاتژمێر 10 دانیشتنی نائاسایی پەرلەمانی کوردستان بۆ هەمواری چوارەم یاکە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ قەیامی سەرۆکایەتی لە هەرێمی کوردستانە کۆبوونەوە بەنجام بگەێنین و دەسێ سەرۆکایەتی بڕیارماندا کە کۆبوونەوەکە دەکەین و پشت بەخوا بەیانی کۆبوونەوە دەکەین و خوێندنەوەی دووهەم و گفتوگۆ لەسەر ئەو پرۆژە یاسایە دەکەین. تا ئێستا بە پێی زانیاریەکانیەوە چەند کەس ئامادەی یان چەند فراکسیۆن ئامادەی کۆبوونەوەکەی سبەینی پەرلەمانی کوردستان دەبێت بۆ ئامارکردنەوەی یاسایانە پێشبینیەکە نیسابی یاسایی تاو کات؟ لە ڕاستیە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بانگهێشت بۆ کۆبوونەوەی ئاسایی یان نائاساییەکە ئەندامانی پەرلەمانی کوردستان تەرجەمەگەدار دەکرێنەوە. بۆیە پێم وایە تەرجەمە ئەندامانی پەرلەمانی کوردستانن بانگهێشتنامەیان پێگەیوە و خۆیان دەپرسیارن بەرامبەر بە کاری یاسایی لەو پەرلەمانی کە خەڵکی کوردستان ئەوانی نردووە بۆ ئەوەی یاسا دەربکەن و وڵات بە یاسا ڕێکخەین و وڵات بە دامەزراوەیی بکەین. بۆیە هەموو ئەندامانی پەرلەمانتیان گەشتووە و هەر فراکسیۆنێکیان هەر ئەندامێکی پەرلەمان بەشداری کۆبوونەوەی نائاسایی بەیانی ناکە بەرپرسیارەتی خۆی و دەنگدەرانی لە هەرێمی کوردستاندا و پێویستە ممارەسەی کاری پەرلەمانی بکرێ و ئەندامی پەرلەمان مەفقوزە لە دانیشتنەکانی پەرلەمانە تەواجودی هەبێ ڕایەکی هەیە پشتگیری لێکا یان نەخێر پشتگیری لێ ناکا بە نەخێر دەنگی پێدا و پێویستە ئەندامی پەرلەمان مۆرکی حیزبی پێوە دیار نەبێ مۆرکی نوێنەرایەتی خەڵکی پێوە دیار بێ و ممارەسەی یاسا بکات لە پەرلەمانی کوردستاندا مۆرکی حیزبەکان وەلا بنێ لەو ماوەیە کە لە پەرلەمانی کوردستاندا بۆ ئەو چەند ساڵێک کە کاری پەرلەمانی دەکەن. ئەوانەی بەشداری ناکەن مۆرکی حیزبیان پێوە دیارە؟ بڕوام وایە جۆرێک لە تەوجیهاتی حیزبی بۆ ئەو بابەتە هەبێ و بەداخەوە لە سیستەمی پەرلەمانیە لە وڵاتانی دنیاە ئەندامانی پەرلەمان بابەتێکیان کە بە دڵە گفتوگۆ لەسەرەکەن و بابەتێکیان کە بە دڵنێ گفتوگۆ لەسەر ناکەن دەنگی پێ نادەن بە نەخێر دەنگی پێدەن یان بە شێوەیەکی مەدەنیانە بایکۆتی دانیشتنی پەرلەمانی کوردستانەکەن بەڵام بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی ئێمە گوزەرێ بایکۆتکردنەکە خەریکە قاڵێکی ناخۆش وەرەگرێ و بارگەری کردووە و قسەکردن لێرە و لەوێ بەرامبەر بە یەکتر سەبێ لێرە و لەوێ کە بەداخەوە ئەمە ئاراستەیەکی خراپە هەرێمی کوردستان بەرەو دواوە گێڕێتەوە ومێ دەکەم نەگەڕێنەوە بەرەو دواوە هەرزەم لە هەنگاوە یاساییەکانمان بەرەو پێش بڕۆین. پەرلەمانی کوردستان مەرجعی خەڵکی کوردستانە و مەرجعی یەکلاکردنەوەی ململانە سیاسیەکانیشە پێویستە وابێ و ئەم کێشەی کە ئێستا لە بەردەممانە ئەم قەیرانێک کە ئێستا لە بەردەممانە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان چارەسەر دەکرێت لێدەمەوە کە ئەم پرسیارەتی یاساییە لە پەرلەمانی کوردستانە بە چارەسەری ئەم پرسە بکرێت. دوایە لە لایەنەکانی ژێگەنە سازان لە شێوەی پرۆژە یاسایەکە ئەوەندە لە بابەتێکی کە هەندێتەوە بە پەرلەمانی کوردستان. جێگری سەرۆکی پەرلەمان دەڵێت یاسای سەرۆکایەتی هەرێم هەمواریش بکرێتەوە کاری پێ ناکرێت. بۆ وایە؟ لە ڕاستیە ڕێزم ڕێز و احترام هەیە بۆ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان مەفروضە ڕێز لە ئیرادەی دەنگی خەڵکی کوردستان بگیرێت کە 11 پەرلەمان بە دەنگی خەڵکی کوردستان ئەندامی پەرلەمانن هەر یاسایەک دەرەکرێت مەفروضە دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ بکات و یاسا سەروەر بێ و ئێمە کارکردن بۆ ئەوی یاسا سەروەر بێ خۆمان نەبین بە بەشێک لە یاسا شتێنی بەنابەرین بۆ بابەتێکی تر چونکە بە دڵنیاییەوە پێچەوانەکردنی یاسا فەوزا دروستە بێ. بۆی هیوادارم لە هیچ لە ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە و ئاراستەیە نەگوزەرم لێ کە یاسا ئەگەر لە پەرلەمانی کوردستان بە شێوە ئاسایی و یاسایی و پێڕەوەکەی خۆی ڕۆی جێبەجێ نەکرێت. ئاراستەیەکی خراپە جارێک تر گەڕانەوەیە بەرەو حیزب نەکردنی هەرێمی کوردستان کە ئومێدوان وابوو و ئومێدمان وایە لەو قاوغە لەو فۆرمە دەرچین و لە فۆرمێکی نوێ لە هەرێمی کوردستان ببینینەوە. پێشبینیە کەنیایی زانیاریێکتان هەیە فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی هەروەها ئاراستەی سێەم تورکمانەکان هیچ کام لەمانە بەشداریکەن؟ ئێمە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بانگهێشتمان بۆ سەرجەم فراکسیۆنەکان کردووە سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستان کردووە هەرێکێک لەو ئەندام پەرلەمانانە بەرامبەران و دەمدەرانیان بەردەستیارن بەوەی کە بەشداری کۆبوونەوە دەکەن دێن بەشداری هەمواری یاسایەک دەکەن یاسایەک دەکەن تا ئێستا زانیاریەکان یەکەوانە بەشداری دەکەن یان نا؟ بەجاداچون بۆ بابەتانە ناسێنێنەوە وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێمە کە
کاتێک بڕیاری دانیشتنی ئاسایی یان نائاسایی دەدەین لە کاتی خۆیان چاوەڕێی ئەندامانی پەرلەمانی کوردستانەکەین نیساب تەواو بێ کۆبوونەوەمان کردووە ئەگەر نیساب نابێ بە شێوەیەکی کابێ بۆیە ئێمە چاوەڕێی سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستانەکەین کە دێن دەدەم بانگهێشتی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوە بۆ کۆبوونەوەی نائاسایی بۆ بابەتێکی گرنگ کە بە یاسا پێویستە لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. کەم تا زۆر بەشێک لە ئەندام پەرلەمانەکان ئاماژە بۆ دەکەن کە فشاریان لەسەر بۆی بەشداری کۆبوونەوەکەی سبەینێ نەکەن. تۆش خودی تۆ و سکرتێری پەرلەمانی کوردستان فشارتان لەسەر شتی لەو جۆرە هەیە؟ لە ڕاستیە زمانی فشار لە هەرێمی کوردستانە هیوادارم و زەوت دەکەم بێتەوە. پەرلەمانتار مەفروزە فشاری دەرەکانی لەسەر هەبێ کە یاسا دەکات لە پەرلەمانی کوردستان نەک فشارێکی پێچەوانی لەسەری هەبێ و مەفروزە ئەندامی پەرلەمانی وەکو نوێنەری خەڵکی کوردستان بەرامبەر بە دەنگدەرەکانی هاوکانی کوردستان سەرڕاستانە ڕازگوزانە و مارچێکا یاساییکە هەر شتێک لە پێچەوانی پێڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان بوو هەر شتێک پێچەوانی یاسا بوو پێویستە ئەندامی پەرلەمانی کام بەڵام واجب لەسەری پێویستە لەسەری وەکو ئەندامی پەرلەمان پابەند بێت بە پێڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان. ئێستا فشارتان لەسەرە فشارتان لێکراوە؟ کاک فەخرەدین لە ئێستادا فشارتان لەسەرە فشارتان لێکراوە بۆی کۆبوونەوەی سبەینی ئەنجام نەدرێت؟ لە ڕاستیان من هیچ ئاماژە نادەم بەوە هیچ جۆرە فشارێکی هەیەی نییە چونکەمەوە بابەتی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان نییە من هیچ ئاماژەیەک بەوە نادەم. باش ئامادەکاری تاوکراوە بۆ کۆبوونەوەکەی سبەینێ؟ بە دڵنیاییەوە ئامادەکاری کراوە بۆ شێوە پێڕەوی ئەگەر کۆبوونەوەی پێنج قۆڵی ئاسایی و نائاساییەکانی کرا ئێمە ئامادەسازیمان کردو بۆ کۆبوونەوە ئامادەسازیمان کردووە و ڕاپۆرتی لیژنەی یاسایی لای ئەندامانی پەرلەمانی کوردستان لە بۆکسی ئەندامانی پەرلەمانی کوردستانێت پێیان گەشتووە بانگهێشتیان پێ گەشتووە کاتی بانگهێشت کات چوارشەمە سەعات دێ پێیان گەشتووە ئێمە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئامادەی کۆبوونەوەی سەعاتدا. ئەگەر کۆبوونەوەی پێنج قۆڵی گەیشتە چارەسەر کۆبوونەوەکەی سبەینی هەر ئەنجام دەدرێت؟ دانیشتنی پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر دراوە و دەستی سەرۆکایەتی بڕیارەکەیان بڵاو کردوێتەوە بۆیە ئێمە بەیان کاتژمێردا کۆبوونەوەی نائاسایی پەرلەمانی کوردستان بۆ هەمواری چوارەم یاسی سەرۆکاتی هەرێمی کوردستان بە ئەنجام دەگەێنین. هەر ئاڕاستەیەکی تر هەبێ ئەتوانن ئەندامانی پەرلەمانی کوردستان بێن لەوێ لە گفتوگۆکردنی هەمواری چوارەمی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستانە هەر ڕایەکی تر هەبێت توانن لەوێ گفتوگۆ لەسەرکەن دوجار بەدەنگی ئەندامانی پەرلەمانی کوردستان هەموارەکە تثبیت ئەبێ ئەوەی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەنگی پێدا. چاوەڕێکن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بێتە نێو پەرلەمان بێتە دانیشتنەکە ئامادە بێت؟ خۆیان بە پرسیارن ئاگادار نیم ئێمە وەکو تاکید دەواکەمەوە کە ئەندامانی پەرلەمانی کوردستان تەرجەمەن ئاگادار کراون هیوادارم ئەندامانی پەرلەمانی کوردستان بەو نیسابەی تەجاران بەشداری کۆبوونەوە ئاسایی و نائاساییەکانە کرد جاری چکە بێنەوە جارێکی کە کاری گروپ و پێکەوە بوون لە پەرلەمانی کوردستان هەبتین ئەو بارگریژانە کە دروست بوون کە حیزبیەکان دروستیان کردوون کە بەداخەوە ئەیانەوێت بەڕاستی پەرلەمانی کوردستان ڕۆڵی نەبێ مەرجع نەبێ بگەڕێنەوە بۆ ژوورە حیزبیەکان ئومێدەکەم ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەو فۆرمەوازێ بێنن فۆرمی نوێنەرایەتی خەڵک و فۆرمی یاساسەروەری پیادە بکەین وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان. ڕێوشێنی ئەمنی گیراوەتە بەر؟ ئێمە ڕێوشێنی ئەمنیمان نییە لە پەرلەمانی کوردستان ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان هەیە پاسەوانی دەروی پەرلەمان هەیە و پاسەوانی مەدەنی ناو پەرلەمانی کوردستان هەیە و ئەندامانی پەرلەمانی کوردستان حەقانەی یاساییان هەیە مەفروزە دام و دەستگاکانی ئاسایش و پۆلیسی ناوخۆ پارێزگاری لە گیانی ئەندامانی پەرلەمانی کوردستان کەن و بەڕاستیە بەگەربیر لەوە بکەینەوە ڕێوشێنی ئەمنی بگیرەوە ئەوە حاڵێکی بارگریشی لە حاڵی جەنگەتێ بەڕاستیە ئێمە بڕوامان بەوە نییە بڕوامان وایە ئەندامی پەرلەمان پێویستە ممارەسەی کاری پەرلەمانی خۆی بکات ژیانی پارێزراو بێ هەروەکو چۆن بە یاسا حەسانەی هەیە پێویستە پارێزگاری لێ بکرێ بۆی بتوانێت یاسا بۆ خەڵکی کوردستان دەبکات و خزمەتی کوردستان. هیچ جەگەرێکەیە بۆ ڕۆڤکردنەوەی ئەم کۆبوونەوەیە لە ڕووی یاساییەوە گەربیانە ئەم کۆبوونەوەیە دوابخەن بۆ کاتێکی دیکەیە ئەنجام نەدرێت دەبێت چی بکرێت شتی وا دەبێت؟ لە ڕاستیە کۆبوونەوە سبەینێ کۆبوونەوەی ئاسایی نائاسایی پەرلەمانی کوردستانە لە حاڵەتێکا کۆبوونەوەکە ناکرێت ئەگەر نیسابی یاسایی تەواو نەبێت کە نیسابی یاسایی تەواو نابێت ئەو کاتە کۆبوونەوەکە ئەخرێتە کاتی چکە بەڵام ئەگەر نیسابی یاسایی تەواو بوو پەرلەمانی کوردستان دەستەکات بە گفتوگۆکردن کاتی وا هەبووە دانیشتنی پەرلەمانی کوردستان چەند ڕۆژێکی خەیاندووە ئەتوانرێت بۆ نمونە بەیانی دەست بە کۆبوونەوەکان بکەین ئەگەر شتێکی تازە لە سازانی نێوان فراکسیۆنەکان پارتە سیاسیەکان لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە هاتە پەرلەمانی کوردستان ئەکرێت لە درێژەیەم دانیشتنە نائاساییانەیە ئەوانش گفتوگویان لەسەر بکرێ واتە تەکید لەوە بکەمەوە ئەم بابەتە پێویستە بە یاسا لە پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێت. ئەنجومەنی شورا ڕایکی لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم دەربڕی بوو ڕاکەدا ئاماژە بۆ دەکات کە دەبێت
ماوەی ویلایەتەکەی بارزانی درێژ بێتەوە تا کاتی سەرۆکێکی نوێ هەڵدەبژێرێت؟ ئایا ئەنجومەنی شورا دەتوانێت ئەمە بکات؟ ئایا بڕیارەکەی ڕاوێژکاریە خود ئیلزامیە وەکو پەرلەمانی کوردستان تێبینیتان چێ لەسەر ئەو ڕای ئەنجومەنی شورا؟ ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان ڕوونکردنەوەیەکی لەسەر ئەو بابەتەدا و ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان ئەنجومەنێکی ڕاوێژکاریە لە حاڵەتێکە ئەتوانێت بڕیارەکانی پابەندکەر بێ بۆ پەرلەمانی کوردستان کاتێکە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە دانیشتنێکی ئاسایی یان نائاسایی پەرلەمانی کوردستاندا داوا لە ئەندامانی پەرلەمان کرێت بابەتێک کە پێویستمان بەوە هەیە کە ئەو حەکەم بێ لە بینی دوو دەسەڵاتە حەکەم بێ ئەندامانی پەرلەمانی کوردستان بە زۆرینە دەمی پێ بدەن ئەو کاتە ئەتوانرێ ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان بە حەکەم وەرگرێ وەڕاکانی پابەندکەر بێت بەڵام بەڕاستیە ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان لەگەڵ ڕێزم کاری ڕاوێژکاریان هەیە لەگەڵ ئەو تێبینیانەی لە شێوازی نردنی نامەکە کە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوە دەرنەچووە نەبڕێ سەرۆکی پەرلەمان ئاگای لە ئەو داواکاریە هەیە کە بەڕێز یەکری سەرۆکی پەرلەمان ئاڕاستەی کردووە و نەمنی وەکو سکرتێری پەرلەمان ئاگامان لێتی بەڕاستیە ئەمە پشتیوا چۆن دەبێت؟ یعنی یاساییە تۆ سکرتێری پەرلەمانی کتابێ دەرکەیت یان جەگری پەرلەمان بەبێ ئەوەی سەرۆکی پەرلەمان ئاگادار بێت؟ لە ڕاستیە کتابەکان ئێمە مەرکەزین ئەوەی کە پەیوەست بە سەرۆکی پەرلەمانەوە سەرۆکی پەرلەمان واژووی لەسەرەکە بەڵام ئێمە لە ڕابردووە یعنی وەکو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هەردەم پەرۆشی ئەوە بووین کە کارەکانمان بە شێوەی گروپ بکەین ڕاوێژ و مەشورەتمان بە یەکتر کردووە و کارێکمان کردووە کە بتوانین خزمەتێکی زیاتر بکەین و ئەم کاری گروپە ڕەنگ باتەوە لەناو پەرلەمانی کوردستاندا ئەو صلاحیەتەی کە هی منە ئاڕاستەکردنی پرسیار بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەوە من مارەسەیەکەم و نسخەیەک لە ئەچێ بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان و بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان و بە پێچەوانە وشەکانی ئەوانیش بەڵام بە دڵنیاییەوە کارێک نییە کە یەکێکمان بیکەن وانی کەمان لێ ئاگادار نەبێت هەر کاتێک کارێکی وا هەبوو بە دڵنیاییەوە حاڵەتێکی نائیداریە. پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا بە جۆرە جۆرەکان خەریکی پیلانجێری و یاکاری پەرلەمانی و یاسایی خۆی کردووە. پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردووە جێدەسی دیار بووە و خەباتێکی زۆر گەورەی پەرلەمانیمان کردووە و دەکەین و پەرلەمانی کوردستان خۆشبەختانە کۆمەڵی یاسای دەرکردووە کە جێگەی شانازیە و مای سەربەرزی بۆ خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە کاتێک ئاگاتە بابەتێکی هەستیاری وەکو پرسی سەرۆکاتی هەرێم کە ئێمە لە مانگی 12 ساڵی 2014 وەکو سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانان لەگەڵ سەرۆکی حیزبەکانان لەگەڵ سەردانمان بۆ لای بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان باسی ئەومان کرد کە پێویستە ئەم پرسە زوو دەسوبردی لێ بکرێت خاوەخاوی لێ نەکرێت تەرخەمی لەم پرسە دوجار بۆ شایی یاساییمان بۆ دروستەکە چێکم تەرخەمی کرد ئیرادەیەک وا دەرکەوت و پێویست کە بگاتەم حاڵەتی کەیفێ پێگەشتوین ڕۆژ دەگەمێنێت چەند سەعات دەگەمێنێت ئەمسا حیزبەکان کۆبنەوە ئەمسا هەوڵەدرێ بەڕاستیە ئەمە ئەو ئیرادەیە کە ئەویسرا بە یاسا جێبەجێ نەکرێت بۆیە من ئەو ئیرادەی چێ بوو؟ ئێمە قسەمان قسەی یاساییە قسەی یاسا دەکەین لەغێر یاسا پارتە سیاسیەکان شتێکن و پێویستیان پرسەشە بە یاساشە. پێ دوایە پەرلەمانی کوردستان سبەینێ بتوانێت بابەتەیەک لای کاتەوە ئەو بابەتی لایەنە سیاسیەکان تا ئێستا نەیانتوانی وەگلایکەنەوە چارەسەریکەن؟ لە ڕاستیە پارتە سیاسیەکان لەگەڵ ڕێزم و پارتە سیاسیەکان بەداخەوە بووایە وەکو ئەو چوار پارتە سیاسی کە پرۆژیان پێشکەش کردبوو ئەمیان پشتیوانی ئەویان کردایە کە پەرلەمانی کوردستان مەرجع بێ و دید و بۆچوونەکانی خۆیان بدایە بە فراکسیۆنەکانی خۆیان لە پەرلەمانی کوردستان بۆی لە فراکسیۆنەکانە گفتوگۆ بکرایە نەک بەو شێوەیە لە دەروی پەرلەمانم گفتوگوانە دەکرێت دوجارەوەتە دوای چەندین کۆبوونەوە دایان کۆبوونەوە دەرەنجام و نەتیجەیەکی نییە ئەبوایە هاتایە پەرلەمانی کوردستان ڕای حیزبەکانی تاوتێ کردایە و لە شێوەی پرۆژەیە تا گەڵاڵی کردایە بەڵام بەداخەوە ئەوەمان نەبینی بەتایبەتی لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە زۆر جەختمانە کردەوە پرۆژەتان بۆ چارەسەری پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان بهێنن بۆەوەی لەگەڵ پرۆژەکانی کاتێکە بی و ڕاپۆرتی سەلامە دەکرێت بەڵام بەداخەوە ئیرادەکەوا بوو کە پرۆژیان نهێنا و گەشتێتە ئەوەی کە بەڵێ ئێمە سبەینە لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر ئەو ڕاپۆرتی کۆتاییە دەکەین بۆ کە لایەن چوار فراکسیۆنی پەرلەمانی کوردستانەوە بە چوار پرۆژە یاسا نەخشە ڕێگایان بۆ پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان دیاری کردو سبەینە گفتوگۆ لەسەر ئەوە دەکەین. فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان سپاس بۆی ڕاستەخۆ لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان بوویت. خۆشەویستان